سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتی وەیازیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆیی پێنجشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی ئیسماعیل کەریمی لە کامیاران. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی زەوباهەن لە ئیلام. ناڕەزایەتی بەندکراوانی کانونی پەروەردە و چاکسازی سنا لە ئاست هەبوونی کێچ. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراو لە پترۆشیمی ئەرغەوانگوستەری ئیلام. کوژرانی هاوڵاتیەک لەلایەن ئیدارەی تڵاتەوە لە مەهاباد. دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی ئەمیر جەهانگیری لە ورمێ. چالاکی ژینگەی یەکێتی ژنانی کۆبانی لە ڕۆژاوای کوردستان. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەمەڵایەتیەکانی باشووری ئێران. ڕێگری لە بەڕێوەچوونی مەراسمی یادکردنەوەی ئەحمەد شاملو لە تاران و داخستنی ناوەندە ئیسلامیەکانی ڕژیم لە وڵاتی ئاڵمان. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی ئیسماعیل کەریمی لە کامیاران. ڕۆژی چوارشەمە سەی گەلاوێژ مەراسمی ناشتنی تەرمی ئیسماعیل کەریمی ژینگە پارێزی گیان بەخت کردو لە شاری کامیاران بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. بە پێی وێنە و وێدوانەی بەدەستمان گەیشتووە تەرمی ئیسماعیل کەریمی لە شوێنی لەدایکبوونی واتە گوندی نەجەفاوای سەر بە شاری کامیاران نێژراوە و بە هەزاران کەس بە وتنەوەی دروشمەکانی شەهید نامرێت و کاک ئیسماعیل قارەمانە شەهیدی کوردستانە لە مەراسمی پرسە و سەرخۆشیەکەیدا بەشداریان کردووە. ئیسماعیل کەریمی لە کاتی کوژانەوەی ئاگری دارستانەکانی گوندی کانێشا بە سەختی بریندار بوو. ڕۆژی چوارشەمە پاش 2 ڕۆژ بەسەریبوون لە نەخۆشخانەی کەوسەری سنە بەهۆی قورسی برینەکانی گیانی لە پێناو پاراستنی ژینگەی کوردستان بەخت کرد. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی زەوباهەن لە ئیلام. کرێکارانی شرکەتی زەوباهەنی ئیلام ڕۆژی چوارشەمە سەی گەلاوێژ لە بەردەم دادگای گشتی و ئینقلابی ئەو شارە کۆبوونەوە و ناڕەزایەتی خۆیان لە ئەسکەندەڵی بەرپرسانی شارەداری نیشاندا. بە پێی زانیاریەکان کرێکارانی شاغڵا شرکەتی زەوباهەنی ئیلام لە ئاست بڕیاری شارەداری بۆ وەرگرتنی 1000 تمەن پارە بۆ هەر کیلۆ پاشماوەی ئاسن کە دەچێتە نێو ئەو کۆمپانیایە دەربڕیوە. بە وتەی ناڕازیان هەڵسوکەوتی شارەوانی ئیلام بووەتە هۆی داخران و بێکاری زیاتر لە 50 کرێکاری ئەو یەکە پیشەسازیە و بەرپرسانی وستانی ئیلام هیچ بایەخێک بە ژیان و مەعیشەتی کرێکارانی ئەو شارە نادا. ناڕەزایەتی بەندکراوانی کانونی پەروەردە و چاکسازی سنا لە ئاست هەبوونی کێچ. بەندکراوانی ڕاگیراو لە بەندی ژنانی کانونی پەروەردە و چاکسازی سنا ڕۆژی چوارشەمە سەی گەلاوێژ لە ئاست بڵاوبوونەوەی کێز لەو زیندانە و بایەخنەدانی بەڕێوەبەرانی بەندیخانە ناڕەزایەتیان دەربڕیوە. بە وتەی چەرچاوەکانی هەواڵ ماوەی 2 هەفتەیە کە کێژ لە نێو بەندی ژنانی کانونی پەروەردە و چاکسازی سنە بڵاوبووەتەوە و کێشەیەکی زۆری بۆ بەندکراوان ساز کردووە. نەبوونی ئیمکاناتی ڕفاهی و بێهداشتی بووەتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لەو بەندیخانەیە، بەڵام بەرپرسانی زیندان ڕایان گەیاندووە کە بەهۆی نەبوونی سەرچاوەی دارایی ناتوانن بەندیخانەکە سەمپاشی بکەن. پێشتر بەندکراوان لە ئاست دۆخی خراپی زیندان ناڕەزایەتیان دەربڕی بوو، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرت و ئەمە دووهەم جارە کە بەندکراوانی ژن داوای دابینکردنی ئیمکاناتی بێهداشتی و دەرمانیەکەن. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراو لە پێترۆشیمیای ئەرغەوانگوستەری ئیلام. ڕۆژی چوارشەمە سەی گەلاوێژ کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئەرغەوانگوستەری چوار لە پاڕێزگای ئیلام بۆ جارێکی دیکە لە بەردەم دەفتەری شیرکەت کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان بەڕێوەبەرانی پێترۆشیمی لەگەڵ تەوابوونی ماوەی گرێبەستی کرێکارانی شاغڵ لە بەشی ساختمان سازی کۆمەڵێک کرێکاریان لەسەر کار دەرکردووە، لە حاڵێکدا هێشتا داخوازیەکانیان بە تەواوەتی پەرداخ نەکراوە. ماوەی چەند مانگە کرێکاران لە ئاست دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتی دەرەبڕن و لە ماوەیەک هەفتەی ڕابردوودا بەلانی کەم 3 کرێکاری و ناوەندە سەنعەتیە بەهۆی گوشاری ئابووری لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. کرێکارانی ناڕازی داوا دەکەن داخوازیە دواخراوەکانیان پێ بدرێت و لە بەشەکانی دیکەی پێترۆشیمیدا دابمەزرێن. کوژرانی هاوڵاتیەک لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە لە شاری مەهاباد. شەوی سێشەمە 2 گەلاوێژ هێزەکانی ئیدارەی ئیتلاعات هێرشیان کردە سەر ماڵی هاوڵاتیەک بە ناوی ئەحمەد تێرمەن و ناوبراویان بە تەقەی ڕاستە و خۆ کوشت. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی مەهاباد بە مەبەستی دەست بەسەرکردنی ئەحمەد تێرمان
هێرشیان کردوتە سەر ماڵی هاوڵاتیە لە باخی سیسە و ناوراویان بە تەقەی ڕاستەوخۆ کوشتووە. دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی ئەمیر جەهانگیری لە ورمێ. بەرە بەیانی ڕۆژی چوارشەمە 20 پوشپەڕ ئەمیر جەهانگیری تەمەن 31 ساڵ و خەڵکی گوندی قەڵای سەرداری سەر بە بەشی نازلووی ورمێ لەگەڵ بەکارهێنانی تونند و تیژی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا. لە ڕۆژی ڕەفاندنی ئەمیر جەهانگیری تا بە ئەمڕۆ هیچ زانیاریەک لەسەر بارودۆخی ناوبراو لە بەردەستدا نییە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەکان بەشکاندنی دەرگا و پەنجەرەی ماڵی و هاوڵاتیە ناوبراویان لە قاتی دووهەمەوە فرەداوەتە خوارەوە. هەروەها کاتێک دایک و خوشکی ئەمیر بەرگریان لە خۆیان کردووە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لێیان دراوە و بێڕێزیان پێکراوە. چالاکی ژینگەی یەکێتی ژنانی کۆبانی لە ڕۆژئاوای کوردستان. ڕۆژی چوارشەمە 3 گەلاوێژ 1403 هەتاوی ئەندامانی یەکێتی ژنانی کۆبانی لە هەڵمەتێکی ژینگە پارێزیدا دارستان و پارکەکانی ئەو شارەیان لە زەبڵ و پاشماوە پاک کردەوە. بەپێی راپۆرتەکان کەمپەینێک لەژێر ناوی پاراستنی ژینگە ئەرکی هەمومانە لەلایەن یەکێتی ژنانی کۆبانی دەستی پێکردووە و بەدەیان کچ و ژن تێدا بەشدار بوون. چالاکوانانی ئەو چالاکیە بە کۆکردنەوەی زەبڵ و پاشماوە لە نێو پارک و دارستانەکانی ئەو شارە ڕایانگەیاند کە ڕواڵەتی ئیدۆلۆژیکی شۆڕشی ڕۆژاوا چالاکی ژینگەیی و پاراستنی سروشتە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە ئەمەڵیاتیەکانی باشووری ئێران. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵا شرکەتەکانی ئاغاجەری و بێهرێگان ڕۆژی چوارشەمە 3 گەلاوێژ بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردووەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە وەلانانی بەڕێوەبەرای ناکارامە و جیاوازی بوون. ناڕەزایەتی معلیمانی نێهزەتی وانەوتنەوە لە تاران. معلیمانی نێهزەتی وانەوتنەوەی ئێران ڕۆژی چوارشەمە 3 گەلاوێژ لە بەردەم وەزارەتی ئاموزش و پەروەرش لە شاری تاران کۆبوونەوە. معلیمانی نێهزەت خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی لە کاتیەوە بۆ قەراردادی زیادکردنی حەقدەست، هاوسانسازی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. کۆبوونەوەی کەشاوەرزان لە کەهنووج. ڕۆژی چوارشەمە 3 گەلاوێژ کە شاوەرزانی شارستانی کەهنووج لە ناڕەزایەتی بە بڕێنی پشکی سوتەمەنی کۆبوونەوە. پێشتر کەشاوەرزان لە پارێزگاکانی سیستان و بەلوچستان و خوراسانی ڕەزەوی و جنوبی لە ئاست کەمکردنەوەی پشکی سوتەمەنی ناڕەزایەتیان دەربڕی بوو. بە وتەی چالاکانی مەدەنی دەوڵەت پشکی سوتەمەنی کەشاوەرزان و شۆفیرانی بارهەڵگری لە 3000 لیترەوە بۆ 300 لیتر کەم کردوتەوە و ئەو کردەوە زیانێکی زۆری بە جوتیاران و کامیۆنداران گەیاندووە. ڕێگری لە بەڕێوەچوونی مەراسمی یادکردنەوەی ئەحمەد شاملو لە تاران. ڕۆژی سێشەمە 2 گەلاوێژ هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم ڕێگەیان لە بەڕێوەچوونی مەراسمی یادکردنەوەی ئەحمەد شاملو شاعری گەورەی ئێرانی گرت. بەپێی زانیاریەکان هێزە ئینتزامیەکان و مەئمورانی وەزارەتی ئیتلاعاتی تاران ڕێگەیان نەداوە ئەندامانی کانونی نووسەرانی ئێران هاوڕێ لەگەڵ چالاکانی مەدەنی و هونەرمەندان لە سەرڕۆژی کۆچی دوایی ئەحمەد شاملوودا ڕێز لە بیرەوەریەکانی بگرن. ڕۆژی سێشەمە هاوکات لەگەڵ 24مین ساڵڕۆژی کۆچی دوای ئەحمەد شاملو مەزاری ئەو شاعرە و گۆڕستانی دەوروبەری بە تەواوەتی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە گەمارۆدرا بەڵام بەشداروانی ئەو مەراسمە ڕوبەڕووی هێزەکانی ڕژیم وەستان و چەند وێنەیان لە مەراسمەکە هەڵگرت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە داخستنی ناوەندە ئیسلامیەکانی ڕژیم لە وڵاتی ئەڵمان. وەزیری وڵاتی ئەڵمان ڕۆژی چوارشەمە 3 گەلاوێژ ڕایگەیاند کە ناوەندە مەسەبیەکانی کۆماری ئیسلامیان لە هامبۆرگ و چەند شاری دیکە داخستووە. وەزیری وڵاتی ئەڵمان لەوبارەوە وتی کە ناوەندە مەسەبیەکانی کۆماری ئیسلامی لە ئەڵمان شوێنی پەرەپێدانی ئایدۆلۆژی تند ئاژۆی ئیسلامی و هاندانی خەڵک بۆ کردەوەی تەرۆریستی بووە. هەر بۆ بۆنەوە بڕیاری داخستنی ناوەندە ئیسلامیەکانی ڕژیم لەلایەن ئەو دەوڵەتەوە دەرکراوە. وەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون.